قوتابیانی خۆشەویست، مامۆستانی عزیز، ئامادەبوانی بەڕێز، ئێوارەتان باش. پێشەشی دەمەوێت دەستخۆشی لە پەیمانگا و کۆلیژی تەکنیکی سۆران بکەم بۆ ڕێکخستنی ئەم چالاکیە لەو ڕۆژە پیرۆزە و بە هەمان شێوە سوپاسیان دەکەین کە وەکو دکتۆر ئیشارەتی پێدا کام چالاکی هێخستە دوای داوامی فەرمی. من زۆر جاران داوا لە ڕێکخراوەکان و دەستگاکانیش دەکەم ئەو جۆرە چالاکیانە بخرێنە کاتی دوای داوامی فەرمی بۆ ئەوەی کار لەسەر کاری ڕۆژانەی هاوڵاتیان نەکاتن. بەڕێزان، ئەم ڕۆژە پیرۆزە لە هەموو لایەکمان پیرۆز بێت. هەبوونی ڕۆژنامەگەری 126 ساڵەی دامەزراندنی ڕۆژنامەگەری کوردی پیرۆزە لە هەموو ڕۆژنامەوانانی سەرتاسەری کوردستان کە هاوکاتە لەگەڵ ساڵڕۆژی دامەزراندنی سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان. پیرۆزبایی لە هەموو ڕۆژنامە نووسان و لە هەموو ڕۆژنامەوانان دەکەین. بەڕێزان، من گرنگی هەبوونی ڕۆژنامەگەری کوردی 126 ساڵ پێش ئێستا چۆن بووە و قۆناغەکانی دوای ئەوە و قۆناغەکانی گەشەسەندنی ڕۆژنامەگەری کوردی لە دوای ئەو هەنگاوە گرنگە کاریگەریەکانی چی بووە لەسەر بزاوی کورد. من ئەم بابەتە بۆ کەسانی پسپۆر و بۆ ڕۆژنامەوانان بەزێ دێڵم بۆ ئەوەی قسە لەسەر ئەو بابەتە بکەن. ئەوەی من دەمەوێت قسە لەسەر بکەم هەنووکەیەکانە بە حکمی ئەوەی کە من لە چەند ساڵی ڕابردوو لە ئیدارەکارم کردووە و ئەو کۆنتاکتە و ئەو پەیوەندیە لەگەڵ ڕۆژنامە نووسان هەبووە. من دەمەوێت چەند قسەیەک لەسەر ئەو بابەتە بکەم کە ئێستا ئێمە لە چ قۆناغێکداینە. بەڕێزان، ڕۆژنامە یان هەر وەسیلەیەکی دیکە کە کاری ڕۆژنامەوانی دەکاتن خوێنەری هەیە لە ئێستادا، بینەری هەیە و بیسەری هەیە. ئێمە ئێستا لە قۆناغێکداین ئەو کاتێک کە ڕۆژنامەیەک دەردەچوو و بە چاپ دەگەیەندرا دەکەوتە دەست خوێنەران. ئێستا ئێمە لە قۆناغێکی زۆر زۆر جیاواز داین. ئەوەی کە باسی دەکەم حەز دەکەم نەچێتە چوارچێوەی ئەوەی کە ئێمە خوا نەخواستە لە کارین لەگەڵ ینی وەکو دڵی بەرەنگاربوونەوەی نە لەگەڵ ڕۆژنامەوانان. نەخێر، ئەمە ڕاستیەکە و حەقیقەتێکە ئێمە دەبێ قسەی لەسەر بکەین لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ کە ڕۆژنامەگەری کوردی لە چ قۆناغێکدایە. ئێستا ئێمە لە قۆناغی تەکنەلۆجیا و سۆشیال میدیاداین. لەو یەک دوو ڕۆژەی ڕابردوو کۆنفرانسێک لەسەر یاسا لە زانکۆی سۆران بەڕێوە چوو. لەوێ باس لە خاڵێک کرا کە ئێستا زۆر شت هەیە کە هیچ قانونێکی نەناوخۆی نەنێو دەوڵەتی نایگرێتەوە، چونکە شتی هەنووکەین و شتی نوێنە بە بەردەوام دێنەکایەوە کە یاسا و قانون باسی لێوە نەکردووە کە چۆن بتوانن تەعامل لەگەڵ ئەو زۆرە کە شتانە بکرێتن. بە هەمان شێوە ئێستا ڕۆژنامە نووس هەبووە کە کاری ڕۆژنامە نووس بووە، ئەوەی کە لە ڕۆژنامەکان کاری کردووە یان ئەوەی لە دەستگایەکانی دیکەی ڕاگەیاندن وەکو ڕادیۆ و تەلەڤیزیۆن ئیشی کردووە، کاری کردووە. تەبعاً ئەوانەش هەموو پێوەری خۆی هەبووە و شوێنی ئەکادیمی تایبەت بە پێگەیاندنی ڕۆژنامەوانی و ڕۆژنامەگەریش هەبووە. بەڵام ئێستا ئێمە لە قۆناغێکداین و لە جیهانێکداین هەرچی تاکێک هەیە ئێستا دەتوانێت وەکو ڕۆژنامە نووس وەکو ڕۆژنامەوان کار بکاتن، چونکە تەنها
بە یەک دیڤایسیان بە یەک ئایفۆن و مۆبایلێک لە دەستی دەتوانێتن خوێنەری هەبێ و دەتوانێت بیسەری هەبێ و دەتوانێت بینەریشی هەبێ. بۆ ئەوەی مەقالەیەک وتارێک لە ڕۆژنامەیەک بڵاو بکرێتەوە چەندین فلتەر بە چەندین فلتەردا تێدەپەڕی بۆ ئەوەی بڕیار لەسەوە بدرێتن ئایا ئەم وتارە لە هەموو ڕووێکەوە گونجاوە بۆ ئەوەی بچێتە بەردەست خوێنەر. کاتێک کە شتێک پەخش دەکرا لە تەلەڤیزیۆن یان لە رادیۆ بە چەندان فلتەردا تێدەپەڕی بۆ ئەوەی لەوە دڵنیابان کە لە هیچ ڕووێکەوە کاریگەریەکی نەرێنی لەسەر تاک نەبووە کە ئەم بەرنامەیە یان ئەم وتاریان هەر بابەتێکی دیکەی ڕۆژنامەوانیە بڵاو بکرێتەوە. ئێستا هەرچی فلتەرە نەماوە، ئێستا هەرچی تاکێکە خاوەنی بۆ بە ڕۆژنامەوان و بۆرە بە ڕۆژنامە نووس. ئەوە کاریگەریەکی نەرێنی لەسەر ڕۆژنامە نووسی ڕاستەقینەش کردووە. ئەوەی کە من لەو چەند ساڵێ ڕابردوو بە حکمی ئیشەکەم تێبینیم کردووە ئەوەیە کە ڕۆژنامە نووسی حەقیقی کە لە دەستگایەکی فەرمی کار دەکا خەریکە ئەو منافەسەی ئەو ڕۆژنامە نووسە دەکا، خەریکە ئەو دەستێتە سەر نەریتی ئەوەی کە ڕۆژنامە نووس نییە بۆ ئەوەی زۆرترین بینەری هەبێتن یان زۆرترین خوێنەری بتنیان ئەتێنشنی هاوڵاتی بۆ خۆی ڕابچێشیتن. چەندین دەستگای فەرمی هەیە ئێستا کە من تەماشای بابەتەکان دەکەم لە دەستگای زۆر فەرمی و بەناوبانگ باس لە هەندێک بابەت دەکرێت کە ئەسڵەن ئیوەی نییە، نەک لە سۆشیال میدیا، نەک لە تەلەڤیزیۆن، نەک لە رادیۆ، لە هیچ شوێنێک ئەسڵەن باسی لێوە بکرێتن. بۆچی باسی لێ دەکرێتن؟ چونکە ئەوان وا هەز دەکەن کە خەڵکێکی کە باس لەو بابەتەی دەکا ئەوان بە پاش کەتین و بە دوا کەتینە، چونکە ئەوان وا هەز دەکەن کە خەڵک ئەتێنشنی خەڵک بۆ هەندێک بابەت دیاریکراوە، بۆیە ئەوان لە جیاتی ئەوەی هەوڵ بدرێتن کە ئەو کەسانەی لە سۆشیال میدیا یان لە هەر وەسیلەیەکی دیکەی ڕاگەیاندن شت دەنووسن تاچی کورد بەیەکنە سەر ڕێڕەوە ڕاستەکەی، بەڵام تەقریبەن وای لە هاتیە ئەوان محاولە دەکەن وەکو کەسێک کە ڕۆژنامە نووس نییە بۆ ئەوەی زۆرترین خوێنەری هەبیتن هەندێک بابەت دەورژێنن کە ئەسڵەن ئیوەی نییە باسی لێوە بکرێتن. بەڕێزان، پەیوەندیەکانی ئێمە لە ئیدارە و لەگەڵ ڕۆژنامە نووسان پەیوەندێکی تەمان زۆر باشمان هەیە و زۆر جاران ئەوان گلەیان هەیە، ئێمەش گلەیمان هەیە، بەڵام لێتان ناشارمەوە ئەوە ڕەئی خۆمە. حەز دەکەم بە نەوعێکی وەرنەگرن ڕۆژنامە نووسان. ئێمە ئێستا لە قەیرانێکی زۆر گەورەی کاری ڕۆژنامەوانی داینە. ئەو خاڵانش کە یەکێک لە خاڵە گرنگەکان کە باسم کرد ئەوەی تازە ئیشارەتم پێدا ئەوەیە کە هەموو خەڵکێک بووە بە ڕۆژنامە نووس. بۆیە من لەو ڕۆژە گرنگە داوا لە ڕۆژنامەوانان ڕۆژنامە نووسانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران دەکەم کە کاری جدی لەسەرەوە بکرێتن، پیرۆزی ڕۆژنامەوانی بخرێتە سەر ڕێڕەوی ڕاستەقینەی خۆی، بە تایبەتی لە پرسە نەتەوەییەکان. لە پرسە نەتەوەییەکان ئێمە بەڕاستی کەم و کوڕێکی زۆر لە بابەتی سەحافەی هەیە کە نەماتوانیوە وەکو پێویست کاریگەریەکی پۆزەتیفمان لەسەر زیری ئێستا و لەسەر گەنجی ئێستا هەبێتن کە هەستی نیشتیمانیان بە شێوەیەک بێتن کە بتوانین بەرەنگاری پلانەکانی ئەو دوژمنانە بینەوە. ئەوەی کە 126 ساڵ پێش ئێستا ڕۆژنامەگەری کوردی پێ هەڵسا یەکێک بۆ لەوەی کە بتوانێتن بزافی کوردی بەرەو قۆناغێکی کە بباتن. ئێمە ئێستا لە قۆناغێکی داینە خەریکە بە نێگەتیفی ئەو بابەتە بەسەرماندا دەشتێتەوە. بۆی هیوادارم ئەکادیمیستیان و هەموو ئەوانەی پسپۆر لەو بوارە هەمویان بێکەوە وەک یەک تیم بتوانین سوود لە وەسائلی ڕۆژنامەوانی بە هەموو وەسیلەکانیەوە زیاتر سوودی لێوەربگرین، بە تایبەتی بە کاریگەریەکی ئەرێنی لەسەر گەنجان و لاوانمان هەبیتن بۆ ئەوەی لە پرسە نەتەوەییەکان
ئەوان هەوڵ بدرێتن کە ڕۆڵێکی کاریگەریان هەبیت بۆی کە ئەو پلانانەی کە بۆ ئێمە دادەنرێتن لە دوژمنان بتوانین بەرەنگاریان ببینەوە. من لە کۆتایی جارێکە پیرۆزبایی لە یەکەیەکەی ڕۆژنامە نووس و ڕۆژنامەوان و هەموو ئەوانەی کە لە دەستگاکانی ڕاگەیاندن کار دەکەن پیرۆزباییان لێ دەکەم و هیوادارم ئەو هەماهەنگیانێک کە لە نێوانمان هەبووە بەردەوام بێتن. ئێمە هیچ ڕۆژێک و هیچ کاتێک لەوە نەترساوین کە ڕەخنەمان لێ بگیرێتن و لەوە نەترساوین کە کەموکوڕیەکانمان بە دەربێ خسترێتن و بە دڵنیاییشەوە بۆ ئێمە سوودمەند دەبێتن بۆ ئەوەی بتوانین کەموکوڕیەکانی خۆمان لە ڕێگای ڕاگەیاندنەکانەوە ببینین بۆ ئەوەی بتوانین کاری باشتر بکەین و ئیشی باشتری لەسەر بکەین. بەڵام ئەوە دەبێ بە حەدێک بیتن کە ئێمە لەوە تێبگەین کە ئەو ڕەخنەگرانە ڕەخنەگری پۆزەتیفن، ڕەخنەگرێکن تەنها بۆ ئەوە نینە کە ئەوان بیانەوێتن بە شێوەیە کار بکەن. ئێمە وەکو ئیدارە زەختێکی وانمان لەسەر دروست بکەن ببنە سواری سەر شەپۆڵێک ببن کە بە خۆشیان قەنەعەت و ئیمانیان پێ نەبیتن. جارێکی کە پیرۆزبایی لە خۆمان و لە هەموو ڕۆژنامەنووسان دەکەین و هیوادارین ئەو پەیوەندیامان لەگەڵ هەموو ئەوانەی کە لە کاری ڕاگەیاندن کار دەکەن لە ئیدارەی سەربەخۆیسۆران باشتر و پتەوتر بێتن و ئینشەڵڵا وا دەکەینێ کە لە ئاست متمانەی ئەو خەڵکە بین و لە ئاست متمانەی ڕۆژنامەوان و دەستگاکانی ڕاگەیاندنیش بێتن. جارێک کە ئەو ڕۆژە پیرۆزە لە هەموو لایەکمان پیرۆز بێت و زۆر زۆر سوپاستان دەکەم.